یەکەمین وتارم لە تێدێکس ئیسلام ئاباد بوو و کاتێک لەوێ بانگێشکرام بەردەوام بیرم دەکردەوە و لە خۆمم دەپرسی کە بۆچی ئەو هەموو شتە لەگەڵ خەڵکدا باش بکەم، چ پێویستە بە خەڵک بڵێم کە لە ڕووی جەستەییەوە چەندە لاواز و شکاوم و چ جۆرە ئاڵنگاریەک تا ئێستا لە ژیاندا ڕووبەڕووم بۆتەوە. ئەمە سوودی بۆ کەس نییە و ئەو گومان لە خۆبوونە شتێکە کە هەموومان دەکەوینە داویەوە، منیش یەکێک بووم لەوانە. گومانم لە خۆم هەبوو، بەڵام دواتر لەوە تێگەیشتم کە ڕەنگە نەتوانم ئیلهام بەخش بم بۆ 2000 کەس لەنێو ئامادەبووان، ڕەنگە خودا بیەوێت من لەوێ بم بۆی ئیلهام تەنها بە یەک کەسیش پێ ببەخشم، ئەو کەسەکەیە تەنها خودا دەزانێت. بۆیە وتارەکەم پێشکەش کرد. یەکەمین وتارم بوو لە تێدێکس ئیسلام ئاباد کە تێیدا چیرۆکی ژیانم لەگەڵ هەمووان باش کرد. بە خەڵکم گوت کە کاتێک ناخۆشی و سەختی زۆر هەن لە ژیانتدا ئەوە تۆیت کە دەتوانی بڕیار بدەیت کە چیت دەوێت لەم ژیانەدا، ئامانجت چییە و چۆن لە ناخۆشیەکاندا دەتوانی دەرفەتێک بدۆزیتەوە و دروستی بکەیت. ئێستاش لە بیرمە کاتێک ئەو وتارم لە تێدێکس ئیسلام ئاباد پێشکەش کرد، ڕاستەوخۆ دوای وتارەکە کچێک هاتە لامەوە وتی زۆر سوپاس، ئەمڕۆ وتارە دەخلۆکێکی تۆ 10 کێشەی ژیانی منی چارەسەر کردووە. و من وتم چۆن؟ وتی چونکە ئەمڕۆ درکم بەوە کرد ئەو 10 کێشەیە هەرگیز بوونیان نەبووە، تەنها لە مێشکمدا بوون، ئەمڕۆ بەهۆی تۆوە من هەرگیز کۆڵ نادەم. ئەو ساتەی کە تێیدا قسەی دەکرد و دەگریا، خاڵێکی وەچەرخان بوو بۆ من چونکە درکم بەوە کرد. واو، وشەکان هێزی شیفابەخشیان هەیە. ئەوەی کە دەمەوێت بێڵێم تەنها ئەوەیە کە هەموومان ناخۆشی و کێشە و سەختی لە ژیانماندا هەیە، بەڵام مەهێڵە و سەختیانە بەهای تۆ دیاری بکەن، بەڵکو و کەسێک کە دەتەوێت ببیت پێناسەی تۆ دەکات. بەهێز بۆ ژیان لە باوەش بگرە.